لە چوارچێوەی چالاکیەکان بۆ ڕۆژی جیهانی زمانی دایک کە سازکرا لە شاری سلێمانی و لە خوێندنگەی ئاشتی کە ڕاهیبەی مەسیحەکان سەرپەرشتی دەکەن، کۆمەڵێک چالاکی و کۆنسێرت بۆ مناڵان نمایش کراو لەگەڵ فیلم و هەروەها چەندین پێشانگە و کاری دەستی و تابلۆی شێوەکاری نمایش کرا. چالاکیەکان بەرهەمی مناڵانی مەسیحی و مسلمانی تیادا نمایش کرا بە ئامانجی پێکەوە ژیان و خستنە ڕووی زیرەکی و لێهاتووی منداڵانی کووردە بە پێکاتە جیاوازەکانەوە. چالاکیەکان ژمارەیەکی زۆری میوان و ئامادەبووی و هەمانەی لە خۆ کۆکردەوە جگە لە کەسوکاری خوێندکاران و سەرپەرشتیاران و نوێنەرانی پەروەردەی سلێمانی. ئامانجیش لەم چالاکیانە خستنە ڕووی پێکەوە ژیانی نەتەوەکانە و بەبێ جیاوازی توانای مناڵان بخەنە ڕوو.